ئەرێ بەڕاست گۆڕینی ڕێگای مەرگ بۆ ڕێگای سەلامەت چی بەسەر هات؟ دووسایدەکەی کەلار دەربەندیخان دەڵێم. خۆ لەبیرتانە قەرار بوو سەری ساڵی تازە بکرێتەوە، بەڵام ساڵ کۆم بوو نزیکەی 2 مانگی تێپەڕی هێشتا گوڵە نەهاتۆتەوە لەکانی و هیچ خەبەرێک لە کردنەوەی ڕێگاکە نییە. 964 ئەم بابەتانە لەبیر ناکات. بە دوواداچوورمان کرد، پەیوەندیمان بە چۆمان ئەحمەد وتەبێژی ئیدارەی گەرمیانەوە کرد. ئەوتی ڕێگاکە هەموو ئیشە قورسەکانی واتە قیرکردن و چاڵ و چۆڵی و ئەمانەی هەموو تەواو بووە، بەس هێڵکاری و کێشانی خوتوت و خەتەکانی ماوە، بەڵام لە ڕاستیدا نازانم کەی دەکرێتەوە. ڕێگای کەلار دەربەندیخان بە یەکێک لە ڕێگا مەترسیدارەکانی هەرێمی کوردستان لە قەڵەم دەدرێت. ڕێگایەکی دوور و درێژە و بەردەوام ڕووداوی هاتچۆ و کارەساتی لێ دەکەوێتەوە. بەکردنەوەی ئەو دوو سایدا ئەو ڕووداوانە کۆتاییان پێدێت. ڕۆژەکە ڕێگایەکی یەک کاتژمێری و 25 خولەکی دەکاتە 40 دقە، 35 پردی تایە، پردی ئاوەخێریش کە گەورەترین پردە لەسەر ئاسی هەرێمی کوردستان لە نێو پرۆژەکەدایە. بۆیە هیوادارین چیتر دوانەکەوێت و بەم زوانە بکرێتەوە و ئاهێک بەبەری هاوڵاتیانی گەرمیان و دەربەندیخان بکرێتەوە و بڵێن ئۆخەی ڕێگایەکمان بۆ کرایەوە کە ستانداردە و لە ڕێگای وڵاتان دەچێت.